بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان خۆشحاڵم لەگەڵتانم لە بەرنامەی لە پایتەختەوە ڕۆڵی میدیا و بەرپرسیارەتی و پیشەیی بوون ناونیشانی ئەمزارەی بەرنامەکەمانە لە نێوەڕۆکی بەرنامەکەدا دەپرسین میدیا لە هەرێمی کوردستان ڕۆڵی چییە لە دیاریکردنی سیاسەت میدیا بە دەسەڵاتی چوارەم ناسراوە ئایا دەسەڵاتەکانی خۆی لە هەرێمی کوردستان بەکارهێناوە لە بەرژەوەندی هاوڵاتیان بەتایبەت ڕۆڵی میدیا لە پێشهاتەکاندا بەتایبەت ئێمە لە سەروبەندی دەرەنجامەکانی هەڵبژاردننی لە هەرێمی کوردستان ئایا ڕۆڵی میدیا چۆن بووە و چۆن هەڵی دەسەنجێنن میوانەکانی من زۆر بەڕێزان دکتۆر سامان جەلال و دکتۆر سادق سەرگەتی مامۆستایانی زانکۆ زۆر خۆشحاڵم کە میوانی منن لە پایتەختەوە بەخێر بێن زۆر سپاس کاک دکتۆر سامان لە جەنابتەوە دەست پێ دەکەم دەمەوێ هەڵسەنگاندنێک بکەی بە تایبەتی لە ماوەی ڕابردوو بۆ میدیا لە هەرێمی کوردستان لە چ ئاستێکدا بووە بێگومان وەک دەبیندرێت ئەگەر سەیری مێژووی ڕۆژنامەگەری و میدیای کوردی بکەین تەمەنی جدی میدیای کوردی بۆ دوای نەوەتەکان دەگەڕێتەوە تا ئێستاکە ڕەنگە بڵێن یەکێمی ڕۆژنامە لە 22 نیسانی ساڵی 1998 دەرچووە ئەمە ئەو تەمەنێ بۆ یەکەم جار بوو کە ڕۆژنامەی کوردی لەدایک بوو بەڵام تەمەنی جدی چکە لە سەرەتای لە هەشتاکان میدیای کوردیش بە شێوەیەکی دەرکەوت میدیایەک بوو لە شاخ بوو بەڵام دواتر لە ساڵی 1991 دوای ڕاپەڕینی بەهاری 91 تا لێوە دەست پێ دەکاتن مێژووی جدی ڕۆژنامەگەری کوردیان میدیای کوردی لێوە کە بینیمان دوای ئەوەی کە ژمارەی بێشمار لە بڵاوکراوە و ڕۆژنامە و گۆڤارەکان دەرکەوتون وردەوردە تەلەڤیزۆنە لۆکاڵەکانیش دەرکەوتن تەلەڤیزۆنە کوردیەکان و پاشان بەوەی گەشەی تەکنۆلۆژیاوە سەتەلایتەکان دەرکەوت وردەوردە تەماشا دەکەین بەهۆی لە ڕووی چەندایەتیەوە وردەوردە ڕۆژنامە و گۆڤار و کەناڵەکانی میدیا تەلەڤیزۆن و دواتریش سۆشال میدیاوانەشی بەدوا دەهات لە ڕووی چەندایەتیەوە ئێجگار زۆر بوون بەڵام ئەوەی کە تەبیندرێتن لە ڕووی چۆنایەتیەوە لە ئاستی پێگەیشتن و تێگەیشتن دانیە لە ئاستی ئەو دانیە ئێمەی کە کەسانی پسپۆر لە بواری میدیا ئەبە شێوە هەڵی سەرنجێنی کە لە ئاستێکی سەرکەوتودا بووە لە ئاستی هۆکاری ئەمەستی تێرکردنی خەڵکدانیە لەبەر ئەوەی میدیاکان نیانتوانیەوە بناوەی کە توێنێتی خەڵک بشێنن نەیانتوانیەوە برسێتی خەڵک بشێنن لە میدیا لە بواری زانیاری لە بواری بەڵارڕێدابردننی کۆمەلگا لە بواری بەڵارڕێدابردننی پارتە سیاسەکان لە بواری ئەوەی کە میدیا نەیتوانیەوە ئەرکە سەرچەکەی خۆی ببینیتن لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ڕەنگە لە کەناڵێک بۆ کەناڵێکتر جیاوازێ بێ لە نێو کەناڵێکدا لە پرۆگرامێک بۆ پرۆگرامێکتر لە نێوان ڕۆژنامەنووسان جوڵی ڕۆژنامەنووسێک لەگەڵ ڕۆژنامەنووسێکتر جیاوازە لە ڕۆژنامەنووسێک لە نووسینی وتارێکی دەڕووماڵکردنی بابەتێکی لەگەڵ بابەتێکتر جیاوازی هەیە ئەمانە هەمووی نسبین هەمووی ڕێژەین بەڵام ئێمە بە شێوەیە گشتەکەی تەماشا بکەین بەو شێوەیە دڵخۆشنین بە میدیای کوردی کە زەمانێکی لە پێش بووە ژینگەیەکی لەباری لە پێش بووە ئیمکانێتێکی بۆ نمونە لە بەردەستدا بووە بەڵام نتوانیوە ببێتە دڵخۆشکەریان ڕازیکردنی وەرگری کوردی بەشاکتۆر با ئێمە بەراورد نەکەین بە دەرەوە مەبەستم دەرەوە وڵاتانی ئەوروپا و ڕۆژ ئاوایە بەڵام ئەوەی کە لە سنووری هەرێمی کوردستانە بەنمونە ئێران تورکیا ئەوەی کە عێراقش خوار و ناوەڕاست ئەم لە ئاست نەبوونە بۆچی دەگەڕێتەوە ینی هۆکاری چییە کە ئێمە ڕەنگە نەگەیژینە ئاستی ینی ئەوانیش هۆکارەکان گلێکن بۆچی ئاستی میدیا بەشێکیان پەیوەندی بە خودی میدیا خۆی هەیە بەشێکیان لە دەرەوەی میدیاکان بۆ نمونە بەشێک لە گەشەکردنی میدیا لە هەرێمی کوردستان پەیوەندی بە و یاسا و ڕێسانەیە کە لەناو پەرلەمانی کوردستانە دەرچوون تا ئێستاکە یاسا و ڕێسایەکی ئەوتۆ دەرنەچوون کە بنا پشتێنی ئەمنی بۆ ڕۆژنامەنووسان بە میدیاکاران و بەشەکەی تریان پەیوەندی بە سیستەمی دیموکراسی و سیستەمی بەڕێوەبردننی وڵات هەیە ئێمە لە قۆناغی سەرهەڵدانی دیموکراسی داین لە قۆناغی دانین هێشتاکە دیموکراسی لە خەم ڕەخسی بیت وەکو بەراورد لەگەڵ وڵاتانی کە ستەیبڵ دیموکراسی وڵاتانی تەواو لە خەمڕەخسی بۆ دیموکراسی یان وڵاتانی تەواو جێگیر بۆ دیموکراسی وەکو وڵاتانی ئەوروپا وەلەوە شتێ پەڕین کە وڵات وەکو هەرێمێکی دیکتاتۆر بین ینی بیرۆکراتێکی تەواو بین لەو قۆناغەشدا تێپەن لە قۆناغی ناوەڕاستی واتە لە زمانی ویز پێ دەرێن ئەنەمەرجینگ دیموکراسی قۆناغی سەرەڵدانی دیموکراسی لە قۆناغی سەرەڵدانی دیموکراسی میدیا ڕوبەڕووی کۆمەڵێکی شەوگرف دەبێتەوە وەکو لە نێجیریا لە لەو بەرازی لە زۆربەی وڵاتانی کە بۆ قۆناغەدا تێپەڕین و بەشەکەی تری پەیوەندی بە دەستگا و ناوەندان هەیە کە هەولی پەروەردەکردنی ڕۆژنامەنووسان دەدەن لە ئاستی پێویستدا نەبوون ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان نزیکەی بەناو بە ژمارە
زیاتر لە 7,000 ڕۆژنامەنووسمانەیە ژمارە ڕۆژنامەنووسەکان بەناو ڕۆژنامەنووسەکانمان لە ژمارە ڕۆژنامەنووسانی وڵاتێکی گەورەی وەکو ئێران زیاترە بەڵام ئایا هەموو ئەوانە ڕۆژنامەنووسن هەموو ئەوان ناوەندە ئەکادیمیەکان ناوەندەکانی بەرپرس لە پەروەردەکردنی ڕۆژنامەنووسان لە خەمی ئەوەدان کە ئاستی پرۆفشناڵی میدیا کارەکانی ئێمە بەرز بکەنەوە و بەشەکەی تریان پەیوەندی بە دەستگاکانی ڕاگەیاندن هەیە کە زۆربەی نەک بڵێن بە کۆمپلیتی بەڕاستەخۆ بیان ناڕاستەخۆبی میدیای کوردی بە لەلایەن پارتە سیاسیەکان بەڕێوە دەبرێن بە پارەی خەڵک بەڕێوە نابرێن بەڵکو بە پارەی پارتە سیاسەکان بەڕێوە دەبێن دەبین میدیا بە پارەی خەڵک بەڕێوە بچێ لەو کاتێکە میدیا بە پارەی خەڵک بەڕێوە بچوو ئەو کاتە میدیا دەتوانێت هەموو ژانێرەکانی بۆ خەڵک بێتن و لە خەمی خەڵکدا بێتن وەکو لە وڵاتانی تر ئەوروپا و ئەمریکا وڵاتانە ڕێکخراوە میدیا دەبی تەنها بە پارەی خەڵک بەڕێوە بچێ و خەڵک پارەی لە ڕێگەی تیڤی لایسنس لە ڕێگەی فرۆشتنی کڕینی ڕۆژنامەکان پارە بدات بە میدیاکان و میدیاکان لە خەمی خەڵکدان بەڵام ئێستا کە تەماشا دەکەین بەغێر بەناڕاستەوخۆی پارەکان هەری خەڵکن بەڵام بەناڕاستەخۆی نەک بە شێوەی ڕاستەخۆی بۆی میدیاکان لە هەرێمی کوردستاندا لە خەمی پارتە سیاسیەکان تاکو نەکەون داڵبژاردنێک نەکەون لە بابەتێکدا نەکەون لە ڕووداوێکی گەورەدا نەکەون لە کەوتنێکدا هەڵیان بستێنەوە لە خەمی پارتە سیاسیەکان و کەمتر لە خەمی خەڵکدا کاکتور دەگەڕێم وڵات کاکتور سادق دووبارە بەخێربێت ئێستا ئێمە لە کوێی هەنگاونانی بەرەو پیشەیی بوون لە میدیای کوردیدا بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سەرەتا سڵاو ڕێزم هەیە بۆ بەڕێست وە بۆ بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێ هەن و هەروەها سپاس و ڕێز و بەخێراتنیش بە براو هاوکاری زۆر خۆشەویستم دکتۆر سامان دیارە ئەو پرسیارەی جەوهەری کە سەرەتا لە دکتۆرت کرد بناغەیەکە بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیاری ئێستا ئەو پرسیاری یەکەم ئەومان پێڵێکە ئێمە لە هەرێمی کوردستان من پشتیوانی قسەکانی دکتۆرەکەم بە تەواوەتی کە ئێمە میدیامان مێژوویەکی باشی هەیە بەڵام دەرکەوتنی میدیای کوردی بە شێوەیەکی چڕۆپڕەکەوێتە بۆ دوای بەهاری ئازادی ساڵی 92 ئەم میدیایی کوردیە کە پێش کەوتووە لە ڕاستیا ئێمە گەرممانی هەڵسەنگانی بۆ بکەین بۆی بزانین لە چه ئاستێکە ئێمە بێ لە سێ ڕەهەندەوە هەڵسەنگانی بۆ بکەین یەکێک لە میدیا پێوترێ ڕەهەندی تەکنۆلۆژی و ئامڕاز یەکێکیان پێوترێ ڕەهەندی پەیام و گوتار یەکێکیان پێوترێ ڕەهەندی توانای مرۆیی واتە ڕۆژنامەنووسان باش ئەگەر باس لە ڕەهەندی یەکەم بکەین وەکو تەکنۆلۆژی ئامڕاز من بە خۆشحاڵیە وەڵێم کە ئەمڕۆ هەرێمی کوردستان خاوەنی میدیا گەلێکن لە هەموو بوارەکاندا کە لە ڕووی تەکنۆلۆژی و ئامڕازەوە تا ئاستێکی زۆر پێشکەوتنی بەخۆبیری و تەنانەت هەندێک لە میدیای ئێمە میدیای بینراو لە ڕووی کوالێتیەوە هیچی کەم نییە لە میدیا عیملاقەکانی دنیا ئەگەر لە ڕووی گوتارەوە سەری ئەم میدیای کوردی بکەین لە ڕاستیا بەداخەوەکو دکتۆر ئاماژەی پێکرد گوتاری میدیای ئێمە تا ئێستا شەر تەسک کراوەتەوە لە چوارچێ گوتارێکی حیزبی و لۆکاڵیە کە ئەمە لە هەموو دنیای ئەم بازی گەورە دراوە لەو پانتاییە زۆر فراوان بۆ کە میدیای هەموو خەڵکە میدیای هەموو چین و توێژەکانی کۆمەڵگەی بەڵام لای ئێمە لەبەر ئەوەی کە میدیا تا ئاستێکی زۆر مڵکداری حیزبی پێوە دیارە سەرکەی گوتارەکەی زیاتر گوتارێکی حیزبی و لە پانتایەکی تەسکی حیزبی عیشەکە ئەگەر بینە سەر ڕۆژنامەنووسەکان لێواتە لە ڕەهەندی سێمە باسی بکەین بە خۆشحاڵیەوە ئێمە لە سەرەتای لەوانەیە وەکو لە شاخ ئێمە ڕۆژنامەگەری ئەکادیمیمان بەی شێوەیەک نەبووە ئەوەی کە هەبووە ڕۆژنامە نووسێک بووە لە بواری خۆی پێگەیاندووە زیاتر ئەزمونکاری بووە پاش ساڵەکانی 2000 بە تەواتی لە هەرێمی کوردستان ئێمە ڕۆژنامە نووسێکی دوو ئاراستەمان بۆ دروست بوواتە ڕۆژنامە نووسێک هەم خاوەنی ئەزمونە و هەمیش خامەنی ئەکادیمیای لە ڕووی ئەکادیمیە پێگەیشتوە بە تایبەتی لە دوای 2003 بەدواوە ئەم ڕۆژنامە نووسانش بەداخەوە لەبەرەوەی کە لە ژینگەیەکە عیشەکان کە دوجار ژینگەیەکی سیاسی لە هەرێمی کوردستان ناتوانن پەلوباڵ بەهاون و بە تەواوەتی ئەو ئەرکە ڕاستەقینە میدیایی کە لە سەرشانیان جێبەجێ بکەن ئەگەر چی ئەشیزانن واتە ئێمە لە ناوەندەکانی زانکۆیان زۆر لە ڕووی ئەکادیمی پرۆفیشناڵیە و شتانە ئەڵین بە ڕۆژنامەنووسەکان بەڵام ئەو ڕۆژنامەنووسە کاتێک دەچێتە کەناڵێکەوە ناچارە لە چوارچەوەی سیاسەتی ئەو کەناڵە یایشکا لە ئەجەندای ئەو کەناڵە یایشکا لە چوارچەوەی پلان و
کارکردی ئەو کەناڵی ئایشکان ناتوانێت دەرچێ ئەگەرچی ئەرکە پیشەیەکی خۆی لەوە زیاتری پێ ئەڵێ و لەوە زیاتریشی خوێندۆ لەوە زیاتریش ئەزانێت بۆیە بە شێوەیەکی گشتی ئێستا میدیای ئێمە بێمە سەر وەڵامی پرسیاری دۆم کە لە چه ئاستێکایە بەڕاستی تا ئاستێکی باش وەکو دکتۆر ئاماژەی پێکرد لە ڕووی چەندایەتیەوە پێشکەوتواتە لە ڕووی زۆری ژمارەی کەناڵ ئاسمانیەکان و کەناڵە دیجیتالی و لۆکاڵەکان زۆری بڵاوکراوە نووسراوەکان لە هەرێمی کوردستان و هەروە زۆری ڕاگەیاندنی بیسراویش بەڵام چۆنایەتیەکەی هەتا ئێستش لەبەر ئەوەی کە پەیوەندە بە سێ ژینگەی سەرەکیەوە نەیتوانیوە بگاتەوە ئاستە یەک ژینگەی ئابووری کە یەکێکە لە ژینگە سەرەکیەکان کە هەندێک زۆرێک لە میدیەکان بربەستی ئابووریان هەیە دوو ژینگەی سیاسی واتە قەتیسبوونێکی سیاسی لە چوارچەوەی کارگردێکی سیاسی لە هەرێمی کوردستان سێ ژینگەی ئازادی ڕۆژنامەگەری یعنی ڕاستە ئازادی بەو مانە فراوانە هەیە بەڵام کەناڵەکانی ئێمە و میدیای ئێمە چه بیستراو بێت چه نووسراو بێت چه بیندراو بیستراو بێ هەندێک لە میدیای ئەلەکترۆنیا پێشکەوتووە ئەگەرچی ئەویش سانسۆری لەسەر و لێپرسینەوەی لەسەرە نەیتوانیوە ممارەسەی ئەو ئازادیەی خۆی بکە بۆیە بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێن میدیای ئێمە لە ڕووی بڵین چۆنایەتیەوە لە ئاستی پێویستانی لە کاتی پێشهاتەکان بێگومان ڕۆڵی میدیا ڕاگەیاندن زیاتر دەردەکەوێت ئێمە ئێستا لە سەروبەندی ئەنجامەکانی هەڵبژاردن و دەرئەنجامەکانی دای تۆ خوێندنەوەک بۆ کاتی هەڵبژاردنەکان بەگشتی لە هەرێمی کوردستان بە تایبەتی لەم دواییە ڕۆڵی میدیا چۆن بوو و تێبینی چی لەسەری هەبوو لە ڕاگەیاندەکان بەگشتی دیارە ڕاگەیاندن ئەرکی زۆرە بەڵام یەکێک لە ئەرکە گرنگە هەنووکەیەکانی و ئێستاییەکانی بریتیە لە ئەرکی چۆنیەتی چارەسەری قەیران و ئیدارەداری قەیران و بەڕێوەبردننی قەیران و هەروەها چۆنیەتی ڕۆبڕووبوونەوە لەگەڵ ململانێ و کێشە و ڕووداوەکان و هێورکردنەوەن و گەڕانەوەی کۆمەڵگە بۆ دۆخی ئاسایی خۆی ئەم ئەرکە ئەتوانم بڵێم لە دوای شەستەکانەوە بە تایبەتی ئەو کێشە ساروخی نێوان رووسیا و ئەمریکا لە کوبا ئەوانە کە سەری هەڵا زۆر بە جوانی دەرکەوت و دواتریش لە واترکێت و ئەوانەوە زیاتر بەرجەستە بوو کە چۆن میدیا ئەتوانێت چارەسەری هەندێک قەیرانی سیاسی بکە ئیداری بکە لەوەوە وتیانی تر میدیا ئێمە پێویستمان بە ڕووبڕنەوەی چەک و ئەسلحە نییە بۆ ئەوەی بتوانین وڵاتێک شکست پێبێنین یان وڵاتێک بەسکەینەوە ئەم پێویستمان بە میدیایەکی زەبەلا هەیە ئەکتیفەیە کارە هەیە خاوەن پەیامێکی کاریگەریە کە بتوانێت لە دنیا ڕۆڵ و کاریگەری هەبێت ئەمە ئەگەر بینەوە سەر هەرێمی کوردستانی ئێمە بەداخەوە وەکو ڕەهەندێکی زانستی ئەبستراک پێتەڵێم واتە وەکو شتێکی وەکو فاکتێک پێتەڵێم حەقیقەتێک پێتەڵێم هیچ لە ڕوانگەی ئەو توێژینەوانی کە ئێمە لە ناوەندە ئەکادیمیەکان کردومانە بەداخەوە لە زۆربەی ململانەی و کێشە و قەیران و ڕووداوەکان لە هەرێمی کوردستان میدیای ئێمە ڕۆڵێکی نەرێنی بینیوە هێندەی ڕۆڵێکی نەرێنی بینیوە لەگەڵ پیشەیی بوو بەڵێ هەندێک ڕۆڵێکی ئەرێنی نەبینیوە ئەوش هەر دەگەڕێتەوە بۆ وەڵامی هەمان پرسیەکەم واتە میدیاکانمان ئەگەر لە پێش قەیران و ململانێ و کێشەکاندا پانتایەکی زۆریشیان بۆ ئازادی تەرخان کردبێ یان پەیامێکی جیاوازیان هەبێ سێرەکەین لە کاتی قەیرانەکان و لە کاتی کێش و ململانەکانە لە 100% دەبن بە میدیایەکی حیزبی دەبن بە زمان حاڵی حیزبێک لەوانەیە کەناڵێک لە مەرحەلێک و لە قۆناغی تایبەتە خۆی بە ئەهلی ناسان بێ بەڵام زۆر بە جوانی دەرەکێ کاتێکە هەڵبژاردن نەکرێ قەیرانێک دروستە بێ ململانەکان دروستەکەی پەردە لەسەر حقەتەکە لا ئەدرێ و لە سێبەرەکە دەرەکەیت و دەکەوێتە بەر ڕۆژ بۆ هەمووان ڕوونەبێتەوە کامە میدیایەکی حیزبێ یان میدیای گروپێکە یان میدیای دەسەڵات و هێزێک کەسێکی تایبەتە بۆیە میدیای ئێمە لەم ڕووداوانەی ئەخیریش بە تایبەتی لە هەڵبژاردنەکانە چ پێش هەڵبژاردنەکان و چ کاتی هەڵبژاردنەکان و چ ئێستاش هێشتا نەتیجە دەدەن ڕۆڵێکی باشی نەبینیوە بە ئەجێندا نەفرێکیان بان کردووە بۆ بەرنمەیەک بە ئەجێندا دەریان خستووە بە ئەنجێندا و توێژیان لەگەڵا کردووە بە ئەجێندا پرسیاریان لێ کردووە بە ئەجێندایەکی تایبەتیش یان ویستیانە سەری خەن یان ژێری خەن بۆیە لەوانێ جەنابی دکتۆریش قسەی زۆر بێ لەسەرم بابەتە شتێکی زۆر هەڵەگرێ دای لەوانێ دەگەڕێم و خزمەت بە کورتی تێبین لەسەر قسەکانی کاک دکتۆر دواتریش من با ئەو پرسیارە بکەم
کە میدیا بە ڕاگەیاندن بەدەسەڵاتی سواران ناسێنراوە لە هەرێمی کوردستان ئەو ڕۆڵەی بینیوە ئەو ئەرکە قورسەی لەسەر شانەکە دەسەڵاتی سواران بێ و زۆر زار ینی لەسەر کاروبارەکانی حکوومەت چاودێر بێ یاخود زۆر زار هۆکار بووە بۆ داپۆشینی قەیرانەکان و وەکەم و کوڕیەکانی لایەنی جێبەجێکردن لە هەرێمی کوردستاندا میدیاکان وەکو ناوەندێکی پرۆپاگەندەی زیادەتر دەردەکەون وەک لەوەی میدیاکی ڕاستەقینە بن بەشێک لە هۆکارەکانی ئەوەیە کە باوەڕبوونی بەرپرسەکان باوەڕبوونی پارتە سیاسەکان باوەڕبوونی دەوڵات حکوومەت و پەرلەمان بە میدیای ڕاستەقینە زۆر کەمە ڕەنگە باوەڕبوونەکان لە ئاستێکی بچووک دابێن لە ئاستێکی شخصی بچووک دابێ ئەگەر دیقەت بدەین تەماشا دەکەن لەو هەڵبژاردنی کە بەڕێز ئاماژت پێکرد خیتابێکی زۆر درا لە هەموو پارتە سیاسەکان لە ئاستی بەرز و نزم کاندیدەکان هەموو لایەک تەماشاما کرد بەشێکی زۆر لە خیتابەکان داخرا بوون بۆ حزبێکی دیاریکرا بوو بۆ چەند کەسێکی دیاریکرا بوو میدیاکان دەهاتن دیان کردە پابلیک بۆ کەش بوو کە بۆ گشت بوو تەماشا دەکەین ئەو زۆرە وتارە ئاگرینانە چەند لێکەوتەی گەورەی لێ دەکەوتەوە لە ناو کۆمەلگادا تووشی بستەڵەکی سیاسی دەبین وەکەوەی کە ئێستاکە تووشی دەبین تووشی حاڵەتی ترس دەبین تووشی ڕەوینەوە دەبین لە هەڵبژارنەکان وەکو زۆر جار ڕاگەاندن دەبێتە بەشێک لە دروستکردنی بەسەڕەکی سیاسی بەڵێ بێگومان وەکو دەڵێن لە ڕاگەاندندا ئەگەر وەکو ڕمێکی دووسەر وایە ئەگەر نەیبڕێ دەبڕێ بێگومان هەڵەی میدیا جوولەی میدیا مەترسی گەورە دروست دەکات لە ناو کۆمەلگادا زۆر جار جوولەی میدیا دەبێتە هۆی توندوتیژی لە ناو کۆمەلگادا دروست دەکات دەبێتە هۆی کەڵەڕەقی تووڕەهی مەشاکلی گەورە لە ناو کۆمەلگادا لادانی کۆمەڵاتی دروست دەکاتن بەریەکەوتنی ئایدۆلۆژی دروست دەکاتن و سوکایەتی بە زۆر جار بە ئاین بە کەڵتور بە نەتەوە بە نەژات ئەوانەی لێ دەکرێتەوە ئەمانە ئەگەر ئەو بیرکردنەوە نەبیت لەلایەن دەوڵەت لە پەرلەمان حکوومەت پارتە سیاسەکان دەستگاکانی ڕاگەیاندن ڕۆژنامەنووسان ناوەندە ئەکادمیەکان ئەگەر ئەو باوەڕیان نەبی ئەمە کارێکی مەترسیە بۆیە دەبی لە پێش هەموودا دەوڵەت دەست بکاتن بە ریفۆرمی میدیا وەکو بە شێوەیەکی ئەمەرجەنسی فریاکەوتنی کەوتوپڕ بێتن فریای میدیا بکەوێتن چونکە بەشێکی گەورە لە کێشە سیاسەکان و کۆمەڵایەتەکان ئێستاکە هەتا کێشە ئابوووریەکانیش بەتایبەتی لە بواری ڕیکلام و ئەو درامە تەلەڤیزیۆنیەکەیە ئەوانی ئێستاکە میدیاکان دروستی دەکەن میدیاکان وەکو لە پرسیاری یەکەمی بەڕێز لە سەرەتای بەرنامەکە ئاماژەمان پێکرد میدیاکان بەرنەوەی کێشە بن بۆ خۆیان زۆر زار کێشە دەبن بۆ خۆیان کێشە دەبن بە ڕۆژنامەنووسان کێشە دەبن بۆ دەوڵەت بۆ حکوومەت بۆ پارتە سیاسەکان باشە چارەسەری ئەم دۆخە بەشێکی دەکەوێتە سەر ئەستۆی پەرلەمان بەوەی کە کەسانێک کە لە ڕۆڵی میدیا وەک ئێوە ڕوونتر بیبینن بارودۆخی میدیا لە پەرلەمان من بۆ ئەوەی یعنی پەیوەندی هەیە بۆ پرۆژە یاسایانەی بەو یاسایانی کە لە بەرکارانێکە لە هەرێمی کوردستان هەیە دەتوانێت چارەسەر بکرێت بە بەهۆی یاسایەک ئێستا لە هەرێمی کوردستاندا بۆ پشتێنی ئەمنی میدیا یاسای ژمارە 35 ساڵی 2008 هەر ئەو یاسای هەیە ئەو یاسای بەشی ئەوە ناکاتن بتوانانی میدیای کوردی ڕێک بخاتن دەتوانین بە شێوە گشتەکەی بڵێن میدیای کوردی ڕێک نەخرایە لە وڵاتانی تر تەجروبەی وڵاتانی ئەمریکا و وڵاتە پێشکەوتەکانی دیان وڵاتانی درا و سێش چاودێری هەیە دەستگای چاودێری بۆ میدیا هەیە دەستگای چاودێری میدیایی چاودێری جوولەی میدیا دەکات ئەگەر زانیاریەک بەهەڵە بڵاوبەوە دەبێتە ژەهر بۆ خەڵک دەبێتە میوەیەکی ڕزی بۆ کۆمەلگا بۆی ئەو دەستگا چاودێریانی میدیا بەهانەی خەڵکەوە دێن خەڵک دەتوانانی دەرفەتێکی بۆ دروست دەکەن بۆ خەڵک تاوەکو سکاڵا بەرزکاتەوە لە خۆمانەوە فیلمێک دەبین لە خۆمانەوە ڕکلامێک دەبیستین پێشواز دەکەین تووشی زەرمەندی دەبین زەرمەندی ئابووری ڕەنگە لادانی کۆمەڵاتی دروست دەبیتن لە دەرەوە دەتوانین دەرفەت دەدێت تا کوسکاڵا بەرزکەیتەوە لەم قەناتەی کە دراماکەی ئەوێ دیان ئەم فیلمە ئەم بابەتە ئەم هەواڵە بۆتە هۆی کێشەی بۆ نەفسیەتی من دروست کردووە کێشەی دەرونی دروست کردووە لادانی کۆمەڵاتی دروست کردووە هەندێک بەتایبەت لە کێشە ڕکلامەکان ئەوانە دەتوانی دەرفەت لەو ئەو دەستگا چاودێریانە کە لە وڵاتانی تر هەن لە وڵاتی ئێمە نیە لە هەرێمەکەی ئێمە نیە دەتوانن ئەو دەستگا ڕاگەیاندنانە چارج بکەن سزایان بدەن زۆرجار کەناڵەکان دەوەستێنن لەو بابەتانە بۆیە ئێمە تەماشا دەکەین لە هەرێمی کوردستان وەکو چەندایەتیش بەڕێز دکتۆر سادق هەیە ئەو پیشەم ئاماژەی پێکرد لەوش چەندایەتی زیادی کردووە بۆیە تەماشا دەکەین میدیاکان ئەوەی کە باوەڕبوونەکە زۆر گرنگە و پارتە سیاسەکان وا دەزانن میدیا ئەگەر ئەوها ئیش بکە ئەو لە قازان جوانە پێچوانەوە زۆر لە خیتابە سیاسەکان بینیمان لە هەڵمەتەکان هەڵبژاردن بڵاو بوونەوە کێشیان بۆ پارتە سیاسەکان دروست دەکرد کێشیان بۆ کاندیدەکە دروست دەکرد مەبەستیانە ئەگەر دەستەواژەکە دروست بێ بۆ جوڵاندنی سۆزی خەڵک بەو جۆرە خیتابە وای تێدەکە وای دەبینێ کە باڵانسی بەرز دەبێتەوە
بێگومانم هەڵێکی گەورەی لەناو میدیا ئێمە دروست بووە زۆر جار دەڵێن ئەگەر جنێو بە پارتەکەی بەرامبەر بدەیت بە حزبەکەی بەرامبەر دیان کاندەکەی بەرامبەر بشتێنیەوە بۆی تەشیری پێکەی سوکایەتی پێ بکەی قەز و سەد بکەی ئەوە تۆ دەیبیتەوە لەم انتخابات دەرکەوتوانە وردە دەش دەردەکەوێتن کەوانە زۆر زار پێچەوانەیە دەکەوێتەوە ئەگەر نتوانی بە شێوە هەستیارەکەی مامەڵە بکەی وەکو هەڵگرتنەوەی لوغمێک وایە لە میدیادا ئەگەر یەکێک هەنگاوەکان هەڵات کرد لوغمەکە پیان دەتەقێتەوە و گرفتی بۆ دروست دەبێتن بۆچی ئەو هەموو ژمارە بێشماری ڕۆژنامە و گۆڤارەکان لە هەرێمی کوردستاندا لە دوای نۆتێک تا ساڵی پار و دو ساڵەوە بەوەر دەردەچوون زیاتر لە 800 ڕۆژنامە و گۆڤار لەلایەن سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان یەکێتی ڕۆژنامەنووسانی کوردستان سندیکای ڕۆژنامەنووسان دەردەچوون مۆڵەتیان هەیە ئێستاکە 20 ڕۆژنامە لە هەرێمی کوردستان دەرناچی هەموو مردن کەوتن بۆچی تەمەنیان کورد بوو لە بەرەوەی پەیامەکانی پەیامی کوالیتی نزم بووە پێت وایە ئەگەر دروست بێ بەمەبەست هەندێک ڕۆژنامە دەردەچوێندرێ بۆ ململانی سیاسی دواتر لە ماهیەتی خاڵی دەبێتەوە ڕۆژنامەکە مایەپوز دەردەچێت هەر میدیایەک کە بۆمەرانێکی دیاریکراو دەردەچێتن بۆمەرانی خزمەتکردنی کۆمەلگا دەرنەسی تەمەنی کورد دەبێتن بۆچی تەماشادەکەین دە گاردیانی بەریتانی زیاتر لە 200 ساڵ تەمەنیتی بۆچی ڕۆژنامەیەکی ئێمە دەیلی نووسپەی پێە ڕۆژنامەی ڕۆژان تەماشادەکەی دەکەوێتن بۆچی BBC نزیکەی 100 ساڵ تەمەنیتی بۆ نمونە بۆچی CNN لە هەشتاکان دامەزایە وردە و دەکێڕویەی پانتایی بینەرەکانی فراوانتر دەبیتن بۆچی نیویۆرک تایمزی ئەمریکی بۆ نمونە زیاتر لە 100 ساڵ تەمەنیتی 166 ساڵ لەمەبەر ئەم ڕۆژنامەی دەرچوو ئێستاکە زیاتر خوێنەریە زیاتر لە وڵاتانی تر بڵاو دەبێتەوە بۆچی ڕۆژنامە و قەناتەکانی ئێمە دەکەون ڕۆژ تەلەڤیزۆن هەیە لەم شارەیدا دروست بۆ یەکەم جار کە دەرکەوتووە خەڵک تەقەی خۆشی کردو لە خۆشیان بۆکردنەوە ئێستا جەماعەتی ناو تەلەڤیزۆنەکەی خۆی سەیری ناکەن سەیری کە ئەو کەناڵە ناکەن و متابع ناکەن خێزانەکانی متابع ناکەن بۆچی یعنی پەیامەکانیان کەوتون پەیامەکانیان خزمەت بە کۆمەلگا ناکەن سەریەشەن تووڕە دەکەن ئێمە زۆر جار دەڵێن قەناتەکانی میدیا پیاوەکان تووڕە دەکەن پیاوەکانی ژنەکان تووڕە دەکەن و ژنەکانیش منداڵەکان تووڕە دەکەن لە خۆمانەوە میدیاکان چێشە داخلی سەرچاوی خێزانەکان باش کاکتۆر بابگەڕێمەوە لای بەڕێستان میدیا لە دەرەوە زۆر جار بە بەشێک دە دیاریکردنی سیاسەتی وڵات لە قەڵەم دەدرێ و سیاسەتی هەندێک وڵات ئاراستە دەکات لە هەرێمی کوردستان توانراوە دەستگاکانی ڕاگەیاندن بەم شێوە بن میدیا بەم شێوە بێ کە سیاسەتی ئێمە دیاری بکە دیارە میدیا لە جیهاندا نەک تەنها سیاست بەڵکو میدیا هەروەکو چۆن خۆشی ناسراو بە دەسەڵاتی چوارەم لە دێر زەمانەوە هەوڵی یاوە هەرسێ دەسەڵاتەکانی تر ئاراستەکە ئێستا لە دنیا میدیا تەنها سیاسەت ئاراستە ناکە بەڵکو اقتصاد ئاراستەکە ئێستا دێمە سەر سیاست بۆ نمونە وڵاتێکی وەکو ئەمریکا یعنی وۆڵ ستریت جۆرناڵ لە 1970 دەرەچێت تا ئێستا اقتصادی ئەو وڵاتە بۆ نمونە ئاراستاکە فاینانشال تایمز لە 1970ەوە دەرەچێت اقتصادی بەریتانیا ئاراستاکە وەکو دکتۆر باسی کرد نیویۆرک تایمز لە 1950ەوە دەرەچێت سیاسەتی ئەمریکا ئاراستەکە یعنی یەک نمونەیە ینی نمونەیەکی بەسیریانمەوە بۆ نمونە کە لە شەڕی بەرازەکانی بیابانە کاتێک کە ئەوێ لە شەستەکانە نەخشەی شەڕی نێوان کوبا و ئەمریکا واتە یەرشەکانی ئەمریکا بۆ سەرەوە پیشان بدا کە ئەزانێ مەترسی بۆ سەر ئاسایشی وڵاتە هەیە ئەوەستێ ستۆپەکە پیشانی نادا سەحیفەی تایمزی لەندەنی وەکو 1985ەوە دەرەچێ زیاد لە 230 ساڵ لەبەر ئەوەی کە توانیوێتی ئەجێندایەکی ڕوونی هەبێ سیاسەتێکی ڕوونی بێ هەبێ و لەوەشەوە بتوانێت بینەرێکی هینی خوێنەرێکی باشی هەبێت تا ئێستا بمێنێتەوە سیاسەتی وڵاتێکی وەکو بەریتانیا بۆ نمونە ئاراستە بکە دێنەوە سەر کەناڵ ئاسمانیەکان ینی کەناڵێکی وەکو BBC لە 1936ەوە بە تایبەتی تا ئێستا بوونی هەیە وجودی هەیە کە ئێستا ئەملاقێکە لە دنیای زەبەلاحێکە لە دنیای سیاسەتی ئەو وڵاتەیە کە یەکێک لە بنەما گرنگەکانی کە کاتی خۆشی لەسەری دامەزراونە ڕۆشنبیرکردن بووە کەناڵێک وەکو CNN 1970 بالفعل لەلایەن تێرنەرەوە کە دامەزراوە کە یەکێک لە سەرمایەدارەکانی ئەمریکا بۆ سیاسەتی ئەو وڵاتە تا ئێستش بۆ نمونە لەسەری ئەڕوا ینی جۆن سنۆنۆ کە لە شەڕی دووەمی کەندا و داڵێ بەرپرسی یەکێک لە کارمەندانی کۆشکی سپی ئەمریکاڵێ ئێمە ئێستا چاوی ئاسمانمان هەیە CNN مان هەیە
ئیتر پێویستمان بە چاوی زەوی نییە واتە مخابراتی سیایوانە بە قووەتە بێنەوە سەر هەرێمی کوردستانی ئێمە لە هەرێمی کوردستانی خۆمان لە ڕاستیە بە خۆشحاڵیەوە یەکەمین دەرکەوتنی تەلەڤیزیۆنی کوردی کە هی کورد مڵکی خۆی بێ دەگەڕێتەوە بۆ کۆتایی ساڵی 1991 کە تەلەڤیزیۆنی گەلی کوردستانە بێت ئەو کاتە بە دواوە کورد دەبێتە خاوەنی میدیای خۆی و میدیای بینرا و دوایش میدیای نووسرا و بیسترا و هەموو جۆرەکانی میدیا ئەم میدیایی ئێمە لە زۆربەی قۆناغە سیاسیەکان لە هەرێمی کوردستان ڕۆڵێکی بینیوە کاریگەری هەبووە ڕۆڵی هەبووە بەڵام بەداخەوە هێندەی ڕۆڵی نەرێنی هەبوو هێندەی ڕۆڵی ئیجابی نەبوو ئێمە کاتێک کە ئەگەڕێینەوە بۆ شەڕی ناوخۆ بەداخەوە لە هەرێمی کوردستان کە ئەو کاتەش کەناڵی ینی میدیای کوردی میدیایەکی ساوا بوو لە چاوێستەیە بەڵام سێرەکەی قەڵەمە زبرەکان و قەڵەمە توندەکان زۆربەی ڕۆژنامەنووسەکان بوون ئێستش کە دەگەڕێنەوە بۆ میدیای خۆمان لە هەرێمی کوردستان من ئێمە وەکو پسپۆری بواری ڕاگەن زۆر جار لە بینی خۆشمانە و بابەتانە وروژێنین و باسی لەسەرکەین و ئەیخێنە سەر نشتری لێ توێژینەوە و قسە لەسەرکردن لە ڕاستیە بۆمان دەرکەوت ئێمەستش لە هەرێمی کوردستان هێندەی ڕۆژنامەنووسەکان لە میدیاکانی ئێمەوە دژی یەکن و گەرمن و ئاگرەکە زیاتر خۆشەکەن و گەرمەکەن نەوت و بەنزینی پیاکەن هێندە سیاسیەکانەوەنە گەرم نین ئێمە سیاسیەکان لەسەر مێزی گفتوگۆدا ئەبینین بۆ خۆیان پێەکەنن قساکەن بەڵام میدیاکارەکانی ئێمە لە کەناڵەکان و لە ڕۆژنامەکان و لە میدیای ئێمەوە بە شەڕیان دێنێت گرفتە سەرچەکە میدیایە بەدا بەر لەوەی کە سیاست بێ میدیای ئێمە ئەمڕۆ خۆی بووە خۆی لە قەیرانایە دکتۆر ئاماژەی قسێکی جوانی کرد کە ئێمە چەند جۆرە قەیرانمانە یەکێک قەیرانی خودی میدیایە ئێستا خودی میدیا خۆی لە قەیرانایە چۆن ئەم قەیرانەی خۆی چارەسەر بکە بۆچی ئێستا میدیاوای لێ هاتووە لە هەرێمی کوردستان کەس دانی خێری پیانانی هەر کۆڕ و کۆبوونەوەیەکە بینی پانتایەکی زەوی تەرخانکرا بۆ خراپی ڕۆڵی میدیا لە دوورخستنەوەی چین و توێژەکان لە دوورخستنەوەی حیزبەکان لە فۆکس خستنە سەر خاڵە جیاواز و ناکۆکەکان لەوەی کە فۆکس بخەنە سەر خاڵە هاوبەشەکان لە خراپی ڕۆڵی ڕۆژنامەنووس ئێستا من یەک نمونەی بەسیط بێنمەوە ئێستا ڕۆژنامەنووسێکی وەکو ئەوە ڕۆژنامەنووسێکی وەکو ڕیچارد کوێست و پیتەر ئامێت و تێتێرنەری ئەمریکی نین خوازیاری ئەوەن لەگەڵ سەرۆکەکانی ئەو وڵاتە ڕەسم بگرن ئەوە سەرۆکەکانی ئەمریکان بەرپرسە سیاسیەکانی ئەمریکان لە خوایانە ئەو ڕۆژنامەنووسانە بێن ڕسمێک و وێنەیەکیان لەگەڵ بگرن بۆ ئەوەش ڕۆڵ و کاریگەری ئەو ڕۆژنامەنووسانە دەرەخا ئەوەش هێز و توانای معریفی و ڕۆشنبیری ئەو ڕۆژنامەنووسانە دەرەخا بەڵام بەداخەوە ڕۆژنامەنووسەکانی ئێمە زۆربیان بوون بە ڕۆژنامەنووسی دەربار شانازی بەوە کاوێنەیەک لەگەڵ بەرپرسێکی سیاسی بگرێ شانازی بەوە کە لە سیارەکە سوارە بێ لەگەڵ یا چاخواتەوە ئەچێتە قاوەخانەیەک ڕۆژنامەنووس یەکێک لە ئەرکە گرنگەکانی بنیادنانی کۆمەڵگەیە کاتێک ئێمە ئەگەڕێنەوە بۆ حەزارەتی ئەمریکی هێندە ئەگەڕێنەوە بۆ ڕۆژنامە و بڵاوکراوە و میدیا ئەمریکیەوە ناگەڕێنەوە بۆ سیاسەکان کاتێک ئەگەڕێنەوە بۆ حەزارەت و شارستانیەتی بەریتانی ئەوەنەی ئەگەڕێنەوە بۆ ڕۆژنامەنووسەکانی وەکو ویلیارد هوار ڕوسڵ و هاوشێوەکانیەوەنە ناگەڕێنەوە بۆ سیاسیەکان باشە بەڵام لە هەرێمی کوردستان بەداخەوە نەیتوانەوە ڕۆڵە ببین دەگەڕێمەوە کاکتۆر ڕۆڵی میدیا لەو بابەتی پیشەیی بوون کە بێگومان ئاشتی کۆمەڵایەتیش دەگرێتەوە لە هەرێمی کوردستان لە چ ئاسێکە بەتایبەت زۆرجار لە هەرێمی کوردستان میدیا دەبێتە بەشێک لە دروستکردنی سیناریۆ بەسەر لایەنە سیاسیەکان بۆ ملمانی سیاسی کە لە ماوەی ڕابردوو ئێمە بینیمان بۆ ملمیانی سیاسی میدیا بەکارهات وەکو دەستگای سیخوڕی وەکو سیناریۆ دژی لایەنی سیاسی لە خوێنەوەی لەم بارەوە چیە؟ میدیا کاتێک کە دەرچێش دەکرێتن لە پیشەی بینی خۆی وەکو بەڕێز دکتۆر سادە باس کرد لە مەبادیەکانی خۆی لە بنەمازانستەکانی خۆی میدیا ئیتر دەکەوێتە ئەوەی کە میدیا وەکو کەرەستەیە کاڵایەک بەکاردێت بۆ جێبەجێکردنی هەندێک مەرامی نادیار هەندێک مەرامی نادروست لە بەرامبەردا لە تەنیشدا ئەو کێشانە دروست دەبێتن بۆ نێچێک لە مەرامەگرنگەکانی میدیا ئەوەیە چۆن فەلسەفەی کۆمۆنیزم فەیلسوف فەلسەفەی پێکەوەژیان دروست بکاتن و چۆن بتوانی دوو ئاینی جیاواز دوو نەتەوەی جیاواز دوو ڕەنجی جیاواز دوو تایفەی جیاواز دوو ناوچەی جیاواز پێکەوە هەڵکەن
لە ماتێکی هەڵبژاردندا چۆن هەموو ڕەنگە جیاوازەکان پێکەوە پیشاندەی کە خەڵک بزانێتن هەموو پێکەوە دەژن نەک بە جیاواز و سەرکەوتنی هەڵبژاردنێک بۆ نمونە سەرکەوتنی هەموو لایەک بێت بۆشە سەرکەوتنی کۆمەلگای کوردی بێت لەبەرەوەی میدیا دەبێت تەنیشت هەڵمەتەکەی خۆی کە بۆ ئەگەر پارتە سیاسەکەش بکە دەبی خەمی ئەوەی بێت لە تەنیشت میدیا استراتیژیەکەی خۆی لەبیر نەکە خەمی ئەوەی بێتن چۆن نەشونما بە دیموکراسی دەکە خەمی ئەوەی بێت چۆن پێکەوە ژیان لەناو کۆمەلگا دەدروست دەکە چۆن دەتوانانی دوو ئایدۆلۆژی جیاواز لەکتر نزیک بکاتەوە نەک تەفکیکیان کە دووریان بخاتەوە لەکتر بۆ نمونە ئێستا کە سیاسەتی ئاپارتایی سیاسەتی چەسانەوەی سپیپێستەکان لەلایەن چەسانەوەی ڕەشپێستەکان لەلایەن سپیپێستەکانەوە ئەم سیاستا بوو هەزاران کوشتن و برین هەبووە لە بەرامبەر ڕەشپێستەکان لە بەرامبەر یەکتری میدیاکان هاتوویان هێست تەوزیفی ئەو فەلسەفەیان کرد فەلسەفەی پێکەوە ژیان لەناو هەناوی میدیاکانی ڕۆژئاوا کە تەمسیلێک پیشان دەدەن فیلمێک پیشان دەدەن گۆرانیەک پیشان دەدەن تەماشا دەکەین ڕەشپێست و سپیپێستەکان پێکەوە دەژین ڕەشپێستێک دەست بەسەر مناڵی سپیپێستێک دادەنی و سپیپێستێک مناڵێکی ڕەشپێست لە باوەش دەکاتن یارمەتی یەکتر دەدەن ئەمانە پێکەوە ژیان دروست دەکەن لە زەونی وەرگرەکان ئەو ڕقوکینەیە دوور دەکەوێتەوە کەواتە هەر ینی لە میدیای دەرەوە هەر پارچە مۆسیقایش بە ئامانز دیاری دەکرێت بە ئامانز پەخش دەکرێت دیمەنێکی بە ئامانز پەخش دەکرێت بێگومان لە خێمی ئەوەدانە کە کۆمەلگا تێک نەشتێتن زۆر جار هەڵمەتی هەڵبژاردن کرا لە وڵاتانی تر من تەجروبەی بەریتانیامە بووە کێشە بووە هەردوو دەگار حەزبی کرێکاران و حەزبی پارێزگاران لە هەڵبژاردندا بۆ کرێکاران کەوتون کۆنسەرڤەتیڤ پارتی یعنی پارێزگاران سەر کەوتون بۆ نمونە کە 3 ساڵ لە دەسەڵات بوونە ئەگەر بۆی بەریکەوتنی و کێشە میدیاکان وا ئیشکەن دەبی کێشە گەورە دروست بیتن شەڕی گەورە دروست بیتن تەماشا دەکەی بەڵام میدیاکان با پیشانیان دەدا کە سەرۆکی هەردوو حەزب دەڤید کامرۆن ینی و لەگەڵ گۆلدن براونی کە دەستن لای ئەمریکای بەریتانی و پێکەوە پیشانیدا وەکو یەک پیشانیدا ناشرینیان ناکە بۆ یەک قسە دەچێن لە ماوەی چارێک نیم سەعات تەماشا دەکەی کێشەکان چارەسەر دەکرێن ئیتر هەناسەیەکی گەورە بە کۆی هەموو ئەو وڵاتەدا دروست دەبیتن نەک بێن میدیاکان مۆزوع دروستکەن مۆزوعەکان هەموو سیناریۆ بن بۆ یەکێم لە بیدایەتدا باسیەوەمان کرد دەستگای چاودێری میدیایی پێویستە هەبێ بۆیە لە خەمیەوەدا بێ ئێستا لە بەریتانیا دەستگای چاودێری بۆ تەلەڤیزیۆنەکان و سۆشیال میدیا هەیە لە بەرەوەی دەمەسا دەکەن میدیا هەستیارە لە ئەندام پەرلەمانێکی بەریتانی مەسوولی ئەو بۆدیەیە دەستگایەکی گەورەی کۆمەڵی خەڵکی یاساناز لە 2003 دروست بووە کۆمەڵی خەڵکی پسپۆری ئەکادمی ئەوانە دروست بوون خەمی ئەوە گەورەیە مامۆستا محەممەد ئەوەیە وەکو دکتۆری باسی کرد ئەم بە ئەوڕنی تا ئێستاکە لە وڵاتی ئێمە نییە تۆ بۆ نمونە تەختەی وتارێک دەکەی یعنی بۆ سەرکردەکان بۆ بەرپرسێک قەنەعەت بەو نانی کە تۆ پێویستە بابەتێکت وتارەکەت سۆفت بی نەرم بێ لەبەرەوەی وڵاتەکەت بریندارە و هەموو وەرگرەکانی تۆ بریندارن ئازاریان هەیە ئازاری اقتصادیان هەیە ئازاری دەرونیان هەیە ئازادی مێژویان هەیە بریندارن بەجەستە بریندارن بە مشک بریندارن ئەزێتیان هەیە وەکو ئینسانێکی ئاسایی وڵاتانی ڕۆژئاوا ناژین وەکو وڵاتانی پێگەیشتن ناژین کەواتە تۆ دەبی یارمەتیان بدەیت یارمەتی ئەو خەڵکە بدەیت نەک برینداریتی ئازاری بدەیت بەتابەتی لە هەڵبژاردنێکدا تۆ دەبی بیکەیت تا جەژن بۆ خەڵک دوای ئەو هەڵبژاردنەی گۆڕانکاری بە ژیانت دروست دەبیتن بە ئاراستەیەکی ئیجابی نەک وێرانتریکەی و هەست بکەی کێشەی زیاتر لەناو هەڵبژاردنەکانی لێ دەکەوێتەوە ئەمەیە کە خەڵک ناومێد دەکەی بۆ ئەی میدیا نابێت دەوری ناومێدی بجێڕی لەناو کۆمەڵێ دەوری خێر بجێڕی وەکو باسمان کرد هۆکارەکان یەکی لە هۆکارەکان کە میدیاکان دەبنە سەرێشە بۆ خۆیان دەبنە سەرێشە کەناڵ بۆ کەناڵەکەی تر دەبێتە سەرێشە بۆ یاساکان دەبتە سەرێشە بۆ دەوڵەت دەبتە سەرێشە بۆ پەرلەمان دەبتە سەرێشە بۆ پارتە سیاسەکانیش دەبتە سەرێشە وەک چۆن هەموو ئەوانەش کێشن بۆ میدیا لە هەمان کاتدا هەموو ئەوانەش کێشن بۆ میدیا چونکە یاساکان هێشتا بە تەواو بە کەلکی میدیا و ڕۆژنامەنووسان نایەن هێشتا ریفۆرم لە میدیا دەست پێ نەکردیە لە ئەمریکا لە 60ەکانەوە کە بینیان کێشە میدیا کێشە دەنێتەوە فیلمی توندوتیش پیشان دەدا کێشەی کۆمەڵایەتی و سیاسی دروست دەکاتن فلتەراتیان دانا فلتەریان دانا بۆدی چاودێریان دانا لەو ساتەوە تا ئێستا کە حکوومەتی ئەمریکا ساڵانە بودجە تەرخان دەکاتن بۆ چاکردنی میدیا بۆی ڕۆژنامەنووسێک پامەکەی نەبێتەوە و باسم کرد نەبێتە ژار لەو ساتەوە دەستیان پێکرد ئێمە دەبی قەنەعەتمان بەوە هەبیتن تاوەکو بەتەواوی گۆڕانکاریی گەورە لە میدیای کوردی بکەین باش کاکتۆر ئەو وێنە ڕوونەکەیە کە تورسامە باز دەکە کە لە دەرەوە بم شێوازەیە بەڵام دەبینی لە هەرێمی کوردستان ئەوەندە بەڕووی دەرەوە لە ڕووی میدیایی کراوە واڵای هەموو جۆرە دراما فیلم
توندوتیژی پەخش دەکرێت بێ ئەوەی ئەو سانسۆری کە کاریکتۆر باسی دەکات لەسەر میدیا هەبێ ڕێک بخرێ ئەمە کاریگەری چی دەبێت لە بەلاڕێدابردنی کۆمەلگا بە تایبەتی بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری. دیارە من پشتیوانی تەواوی هەموو قسەکانی دکتۆرەکەم نیشرۆڤەیەکی جوانی کرد بۆ میدیا لە دەرەوە بۆ ئەلکی میدیا. لە ڕاستیە ئێمە لە هەرێمی کوردستان کێشەی سەرەکی ئێمە بۆ کە یەکێک لە کێشە سەرهەرە گرنگ و سەرەکیەکان کە لە وڵاتانی دنیا و وڵاتانی پێشکەوت چارەسەر کراوە ئەوە بووە بە کێشە بۆ میدیای ئێمە نەبوونی یاسایە ئەوەی کە هەمانەوەی دکتۆر باسی کرد تەنها ئێمە زیاتر ئێستا یاسای بوارە کاری ڕۆژنامەگەریمانەیە کە ئەوی زیاتر بۆ ڕۆژنامەی نووسرا و ئێستا ئێمە ژمارەێکی بێشمار لە میدیای بیستراومان هەیە ژمارەێکی بێشمار لە کەناڵی تەلەڤیزیۆن دیجیتاڵی لۆکاڵیمانەیەوە ئێمە لە ئاستێکی زۆر پێشکەوتوی میدیا ئەلکترۆنی ڕاگەانی ئەلکترۆنیە بۆ ئەمانە هیچی یاسامان نییە نەبوونی یاسا بۆ ڕێخستنی ئەم میدیا جۆرانەی میدیا و هەروەها نەبوونی لیژنەیەکی باڵای ڕاگەیاندن هەروەکو زۆرێک لە وڵاتە پێشکەوتەکانی دنیا هەیە بۆ ڕێخستنی کاری میدیایی ئەوە یەکێکە لە کێشە هەرە گرنگەکان و هۆکارێکی شە بە ئەو فۆزایی کە ئێستا لە میدیا هەیە چ لە گوتارە چ لە پەیامات چ لە بواری کاری ڕۆژنامەشان و ئێمە لە هەرێمی کوردستان ببوورە قسەکانیشت پێ دەوەڕم لە هەرێمی کوردستان بۆ نمونە میدیا ناسراوە بە میدیای کەسی یعنی لە حیزبیش هاتۆتە خوارتر میدیای کەسی کاکتور باسی ئەوەی کە لە دەرەوە میدیا لەسەر گشتی بەڕێوەدەچێت یعنی لەسەر تاک هاوڵاتی بەڕێوەدەچێت ڕەنگە بە میدیای خۆی بزانێ بەڵام لە هەرێمی کوردستان میدیا لەسەر ملکی گشتیە ئێمە لە قەیرانێکی قوڵی داراییدان بنمونە بەڵام میدیای زەبەلاح و میدیا دەردەکەوێت کە ڕووی پێشکەوتنەوە لە ڕووی تەکنەلۆژی و زۆر پێشکەوتووە یعنی ئەوەش خۆی گرفت نییە کە لە ڕووی پیشەیی بوون تێبینی لەسەرە بەداخەوە تەنانەت لە دایکبوونی هەندێک لە جۆرەکانی میدیا لە وڵاتی ئێمە لە دایکبوونێکی سروشتی نەبووە هێندەی لە دایکبوونێکی حیزبی بووە واتە حیزبی سین کەناڵێکی هەبووە حیزبی سان هاتووە بەرامبەر و کەناڵێکی داناوە حیزبی سین گۆڤارێکی هەبووە حیزبی ساد هاتووە گۆڤارێکی تری داناوە تەنانەت کاتێک لە بینی هەندێک حیزبە بەراوردی کەناڵەکان و ئامرازەکانی میدیایەکین سێرەکەی لە یەکەوە نزیکن واتە هێندەی کە ویستراوە کە ئەجێندایەکی حیزبی لەو کەناڵە و لەو ئامرازە میدیە بەرجەستە بکرێ و کاری لەسەر بکرێ و کۆمەڵگەی پێ بڵێن هۆشیار بکرێتەوە هێندە ئەجێندایەکی نیشتیمانی و نەتەوەیی نەبووە بەڵام لە وڵاتانی دنیا میدیایەکی نیشتیمانی و نەتەوەیە میدیایەکە ئەو شوێنە ئەیوەستێنێ کە دژی بەرژەوەندی گشتیە ئەو شوێنە ئەیوەستێنێ کە دژی ئاسایشی نەتەوەییە ئەو شوێنە ئەیوەستێنێ کە مەترسی هەیە بۆ سەر دین و نەتەوە ئاین و کولتوری ئەو کۆمەڵگەیە بەڵام لە وڵاتی ئێمە ئەوەی کە میدیای ئێمە ئەوەستێنێ بەرژەوەندی حیزبیە بەرژەوەندی تەسکی لەوانێت تەنانەت هەندێک جارێک و بەڕێز دەڵێت تا ئاستی کەسێکیش بۆ نمونە شۆڕ بێتەوە زۆر جارێمە زۆر ڕۆژنامە نووسمان بینیوە لێپرسینەوەی لەسەر کراوە لەسەر ئەوەی کە فلان بەرپرسی بە شێوەیەکی جوان لە فیچەرەکە پیشان نەداوە وێنەیەکی جوانی لە ڕۆژنامەکە بڵاو نەکردوێتەوە گەرچی ڕۆژنامەنووسەکە ویستێتی وێنەیەکی ڕۆژنامەوانی بڵاو کاتەوە بەڵام چونکە ئەو تێنە گەیشتۆ لە وێنەی ڕۆژنامەگەری وازانێ هەموو وێنەکانیەوە بێ پێ بکەنێ ئەبێ وەکو پاڵەوان دەرکەوێ ئەبێ لاشەی زۆربەی دەرکەوێ لە یعنی مەبەستمەوێت تا ئەو ئاستە شۆڕە بێتەوە ئەندێجا لێ پرسینەوە لە میدیای ئێمە بۆیە میدیای ئێمە بە شێوەیەکی گشتی لە ڕاستیە ئێستا ئەتوانم بڵێم کە پێویستی بە ڕفرێشێکی تەواو هەیە پێویستی بە ئەپدەیتێکی باش هەیە چ لە ڕووی گوتار و ناوەرۆکەوە و چ لە ڕووی ئەرک و کار و بەرژەوەندی ڕۆژنامەنووسیەوە ئێمە پێویستمان بە لەدایکبوونی ڕۆژنامەنووسێکە کە پێوەتێ ڕۆژنامەنووسی پاسەوانی ژانری ڕۆژنامەوانی واتە خۆی کاتە قوربانی لە پێناوی گەیاندنی ڕاستیەکان لە هەر ژانرێک لە ژان ڕۆژنامەوانیەکانە کارکە پێویستمان بە ڕۆژنامەنووسێکی دەرفەتت دەدەم لەبەرەوەی کاتێکی زۆر کەمە بمبورە دەمەوێت لە دواخولەکان وەکو چارەسەر ئێمە گرفتەکانمان باس کرد بەڕێزان زۆر جوان ڕوونتان کردەوە وەکو لایانی ئەکادیمی هەم لەسە ئاستێکە هەم دەتوانرێت بە ئەکادیمی ئەم گرفتانە چارەسەر بکرێت بۆ گومان ئاسان ئەوکوتمان ئەگەر باوەڕبوونەکە هەبی دەتواندرێت ئەم کارانە بکرێت حکومەت دەست بە ریفۆرمی میدیا بکاتن بودجەیدانی کێشەیە برینێکی گەورە هەیە وەک چۆن چارەسەری بنینارەکان دەکەین هەژارەکان دەکەین چارەسەری کۆمەڵێک سێکتەر دەکەین لە وڵاتە سێکتەری پەروەردەیە سێکتەرەکانی ترە تەندروستیە ئەوش بزانن نەخۆشمانەیە لەو هەرێمەدا میدیامانەیە میدیاکان خەڵک نەخۆش دەکەن تووشی کێشەی دەرونیان دەکەن تووشی مەشاکلی گەوریان دەکەن بین چارەسەری ئەو جەستەی ئەو بۆ دیانە بکەین
دەست بە ریفۆرمی میدیا بکەین ساڵانە دەبی ئەپدەیتی ئەو ریفۆرمانە بکەین دوو پەرلەمان دەبی دەست بکاتن خەمی ئەوەی نەبیتن هەندێک یاسای جگەرە کێشان و لە بابەتانەوەش گرنگن بەڵام بزانن خەمێکی ئەمەرجنسی گەورە میدیا کۆمەڵک بۆدی دەستگای چاودێری دامەزرێن بۆ چاودێری میدیا بکەن ئێستاکە وەزارەتی ڕۆشنبیری بە خۆشحاڵیەوە ئەجیزەیەکی ناوە دەتوانی زیاد لە 200 کەناڵ تەلەڤیزیۆنی لە 24 ساعات ڕێکۆردیان بکاتن بەڵام دەبی ئێمە دەستگایەک دابنین بۆ ئیش بۆ ڕێکۆردانە بکەین بزان ئەو ڕێکۆردانە چەندیان گرفتن بۆ ناو کۆمەلگادا دەستگاکانی چاودێری ڕێکخراو NGO-کان ئەو دەستگای سندیکا ڕۆژنامەنووسان دەست بۆ بکەن کە ئاستی ڕۆژنامەنووسانی ئەو وڵاتە بەرزکەینەوە و دامیان بکەین و ناوەندە ئەکادیمیەکان فراوان بکرێ مامۆستای بەرز و کۆمپانیای ئەلامی گەورە بۆ یارمەتیدانی ئەو ڕۆژنامەنووسا بیاننی ئێرە ژمارەی بێشمال لە ڕۆژنامەنووسەکانی ئێمە بیانێنە وڵاتانی دەرەوە تا ئەزمون وڵاتانی تر وەرگرن ئەگەر وانەکەین ئەو کەناڵانە وردە دەکەون من نمونەی ئەوم پێەیە ڕۆژنامەی World News ڕۆژنامەیە بوو 106 ساڵ تەمەنی بوو گەورەترین ئیمپراتۆری میدیا مەردۆخ لە پشتی بوو کە لە ئەمریکادا دەنیشت لە بەریتانیا ڕۆژنامە دەرەچوو ڕۆژنامەنووسەکان هاتن هەندێک زانیاریان بڵاو کردەوە زانیاریەکان بە پەنایان بردە بەرکاری ناشەرعی بۆ دەستکەوتنی زانیاریەکان لە ڕێگەی جێدان بە تەلیفۆناتی پەیوەندی مکالمەی نێوان بەرپرسەکان ئەم هەواڵیان بڵاو کردەوە بە نسبەت خەڵکی کارێکی خراپ و خەتەرناک بوو داخلینەوە پەرلەمان بوو لە محکەمە و دادگای ئاسایی شارەکان جێبەجێ نەکرێت تا چۆن ناو پەرلەمانی بەریتانیا لەوێ ئەم ڕۆژنامەیە یعنی تەواو کۆتایی بەژیانینە 7 ملیۆن کەس خوێنەری بوو بۆ بەیانی ڕۆژنامەکە بە یەک مانشێت ماڵ ئەوە لە خوێنەرانم 7 ملیۆن خوێنەری هەبوو کۆتایی پیاد کە 6 ساڵ تەمەنی بوو هەر هەڵەیەک دەکەن میدیاکان ئەگەر بەو شێوە ڕتمەی ئێستا کایە هیچ دەکەن کە وەکو گوتمان بەشێک کێشەکانی خۆیان بەشێکیان لە دەرەوە ئێوە ئەمە کارێکی خەتەرناکە وە تا پارتە سیاسەکان من قەناعەت بۆ دەکەم دەست پێ بکەن بەرپرسەکان پیاچوونەوە بە ڕێژکارە میدیاکانی خۆیان بکەن بە بۆردی ئەلامی خۆیان بکەن دەستگاکانی ڕاگەاندن دەست پێ بکەن دەستگاکانی ڕاگەاندن لە هەمووانە وەکو بەرز دکتۆریش باسی کرد ڕفرێش بکەنەوە سەلۆنی ئەپدەیتی بکەنەوە چونکە بەتایبەتی ئێستا کە سوشال میدیا بابەتێکی هەستیارە خەتەری دروستکردیە بۆ ناو کۆمەلگا ئێمە بەڵێ کێشەی کۆمەڵایەتی لێکترازانی خێزانی دروست بووە خیانەتی زەوجی دروست بووە گرفت دروست بووە لاساییکردنەوە دروست بووە لادانی کۆمەڵایەتی لە نێو منداڵ و چینەکان کە ئێستا کە تۆ یان خەڵک ماڵەکانی خۆی بەجیدێڵی ماڵەکەی خۆی ئارام نییە لەبەرەوەی هەست دەکەی تەوژمێک لە میدیای مافیایی وەکو لە شاو دێنە ناو ماڵەکانەوە و ماڵەکەت ئەمینە لە ڕێگەی موسەسەلاتی لادان مسلسلاتی خەتەرناک و بابەتی هەواڵی توندوتیش هەواڵی ناڕوون تەمەشا دەکەی ئەو خێزانت ئەو منداڵانت سکریتی تاوا نییە بۆ پێویستە فلتەران بێ فلتە لە ڕووی تەکنۆلۆژیەوە فلتەر بێتن ئەو ئامرانەی کە لە تۆ دەستەوە کۆمەڵک مینیۆی تێدایە ئەو ملیۆنە بە بەلاش دروست نەکرایە کە تەمەشا دەکەی لە وڵاتی ئێمە بۆ ئیش ناکە لە وڵاتانی تر ئیش دەکاتن بڕۆ لە وڵاتانی تر من چوومەتە وڵاتێکی گەورەی وەکو ئەمریکا لە ئوتێلەکە کە دادەنیشی لێوێن دەرفلتەر دانراوە باسانی تۆ ناتوانین بە دوای بابەتی توندوتیش بابەتی لادان بکەویتن و مشتی ئەو کەسانە نەخۆش بکەوین بۆیە بە تەواوی وەکو من دەجێڕمەوە جارێک وەفدێکی سویدی هات باسی قەناتەکەی تەلەڤیزۆن و میدیاکانمان بۆ کرد گوتی من لە جاتی بووم تەلەڤیزۆنەکانمان هەڵدەگرین و ئامێرەکان دەچین لە دەرەوە فڕێدین دەیشێنین بۆی ئەمانە بەستەنەی خەمی میدیاکارەکان نییە بەستە بە تەنها خەمی ئەکادیمیەکان نییە بەستەنها خەمی یەک بۆدی نییە هەموو لایەک پێکەوە دەتوانن خەمی چاکردنی میدیای کوردیان کاکتۆر بە دواکاتەکان بۆ جەنابەت جێبەڵم بەوەی کە بۆ نمونە ئێمە لە کەسی ئەکادیمی و ئازبرز ئەوەندە کەمە کە حکوومەتی هەرێمی کوردستان لایانی پەیوەندیدار نەتوانێت ڕاوێژیان بووکە بە نمونە من لەگەڵ دوو بەڕێز دانیشتوم کە لە ئاستێکی بەرزدان کە ڕەنگە جێی شانازی کوردستان و هەولێر و هەموو بن ئێمە لەو کەسانەمان کەمە حکوومەتی هەرێم داوە لە بەڕێزدان بکە داوە لە ئەکادیمیان بکە بۆ ئەوی شێوازێک لە پیشەیی بوون چوارچێوەیەک دابڕێژن بۆ ئەوی میدیا بەو ئاخارەدا نەڕوە سپاس بۆ بۆچوونێ جەنابەت سەبارەت بە ئێمە بە هاوپیشەکانمان لە ڕاستیە ئەبێ ئەوە بزانین کە ئێستا بەهێزترین ژینگەی هۆشیاری و معریفی و زانیاری میدیایە ئەگەر ئەم میدیایە تەندروست نەکرێ ئەم کۆمەڵگەیە زیاتر نەخۆشەکە
لە هەرێمی کوردستان ئێمە لە ڕاستیە خەڵکانی ئەکادمی پسپۆری بواری میدیامان زۆرە بەڵام بە پێی پێویست ئەم خەڵکانە سوودیان لێوە نەگیراوە ئەمە زۆر جار ئێمە ڕەخنەمان لەم بابەتە گرتووە و هەر بابەتێک کە ئێمەیان بانگهێشت کرد بێ بۆ پەرلەمان بۆ بواری میدیا و کاراکردنی ئەرکی میدیایی و ئەکتیڤکردن و بەرجەستەکردنی ئەرکی میدیایی سوودیان بینیەوە ئێمە پێشنیاری جوانمان پیاون بەڵام بەداخەوە لە زۆرێک لە پرسە گرنگەکانی بواری میدیایە پرس بە خەڵکانی پسپۆر و ئەکادمی ناکرێت و لە زۆرێک لە کەناڵە میدیاییەکانی ئێمە تەنانەت ڕاوێژکاری میدیایی پلە باڵانیە بۆ نمونە دکتۆر سامان ئەگەر لە کەناڵێکی میدیاییە ڕاوێژکارێکی میدیایی بێ زۆرێک لەو هەڵە میدیانەی لەو کەناڵە هەیە و ناتوانێت بەسەریە بە ئاسانسانایی تێ ناپەڕێ ڕاستە ناتوانین هەموو شت چاک بکەین لە پەرلەبەرەوەی میدیای ئێمە میدیایەکی حیزبیە بەڵام من هەمیشە بە قوتابیەکانی خۆمان ئەڵێن ئەوەی پێتان ئەڵین ناتوانن لە 100% هەمووی جێبەجێ بکەن لە کەناڵەکانە بەڵام ئەتوانین ئەمە پلە بە پلە بەرەو پێشەوە بەرین و ئەرکی میدیا زیاتر جوانتر و بەرجەستەترکردن و ڕازاوەتر بکەین و ئەرکی میدیایی وەکو ڕۆشنبیرکردن وەکو بوون بە پردی پەیوەندی لە نێوان چین و توێژەکانی کۆمەلگا وەکو چارەسەرکردنی قێرانەکان وەکو بۆ نمونە زیاتر بەکارهێنانی زمانی نەرم وەکو دکتۆر باسی کرد و دوورکەوتنەوە لە زمانی زبر ئەمانە هەر هەموو ئەرکە جوانەکانی میدیان بەڵام ئێمە ئەبێ ئەو ئەرکە بەرجەستە بکەین لە ڕێگەی ڕۆژنامەنووسی پرۆفیشناڵ و ئەکادیمیەوە لە ڕێگەی زەمینە ڕەخساندن بۆ خەڵکانی پسپۆر و ئەکادیمی لە بواری میدیا و لەسەری هەموو شێوە جارێکی تەرکیز دەکەمەوە لەسەر ئەوەی کە ئەمڕۆ هەرێمی کوردستان پێویستی بە ریفۆرمێکی زۆر باشەیە لە بواری میدیا و تەنانەت لە یاسای کاری ڕۆژنامەگەری و بۆ دانانی هەرچی خێراتری یاسای بواری ڕۆژنامە و تەلەڤیزیۆن و ڕۆژنامەگەری ئەلکترۆنی یان هیچ نەبێ دامەزراندنی ئەنجومەنێکی باڵای ڕاگەیاندنی بێلایەن و سربەخۆ کە ئێمە لە 2011ەوە وەکو بەشی ڕاگەنی زانکۆ سەلاحەدینیشمان لەسەر کردبوو پرۆژەمان بۆی هەبووە بۆ ئەوەی بتوانین ئەرکی میدیای ڕێبخین و بۆ ئەوەی بتوانین میدیای کوردی لە ئاستی بەرپرسیارەتی سیاسی ئابووری کۆمەڵایەتی ئاینی و کولتوری نەتەوەییە باش هیوادارم بتوانێت بێتم ماف بە ئێوەی بەڕێز بدەم بۆ ئەوەی تێزەکانتان بگە زۆر سوپاس بۆ هەردوو بەڕێزان دکتۆر سامان جەلال و دکتۆر سادق سەرگەتی مامۆستایانی زانکۆ زۆر خۆشحاڵ زۆر سوپاس بۆ ئێوە بەڕێوزان سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەشتر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ دەستان خۆش بێ قوربان